بخۆشم داگرتیە دا باشە خوا قبول دەکات ڕاستە تو بەجا فەردێنی وهینەوە پێم گوتی ئەوەشکە باشە ئەوەش کاکە داخۆ وەرە دانی ئاتیشان دەدەی کامە ئەتۆ ماڕۆکە دەی دەدەی بیادێ با پڕەکمانی ماندوو ئەخۆمان بناکە مام کەرانە بێرێ وڵات بەردەی بە 4,000 بە شەک زمانیان ناکات کاکە چ بکەیت دا دەشڵێ چی مەسەلەن کەست لە ماسێکی وەڵا گرانە بە 9,000 ئاخە گرانی چی ئەوە ژیانەکەیە فەرمو والله خۆتان ما تسبينك باستا فردا ئەوخوا ئیوە دابا شتێکی دیکەت پێ دایە خۆم با شتەکەت پێ باشە ئەکی پێم دستانان ماڵات بە زەحمەتیان بە هارانیان هاوینیان والله دستانة دستانە يعني دبسي والله. انا بكسني على بتينا بهانا وناي ئەی هاوار دمري بشكرني ساجانا نور. خدمتك